بەیەکجاری 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 خۆشەویستم لەناو دووتا بچڕەوە بەیەکجاری خۆشەویستم لەناو دووتا بچڕەوە قاوەیەک وەدەقتی من و جارە نووسی خۆت بگرەوە چاوەڕێ هەنگاو مەبە چاوەڕێ هەنگاو مەبە بڕێگەیە پێنا بڕێ لە وڵاتە داری عەشق و خۆشەویستی بەرناگیریە ڕۆڵە پێم بڵێ من سوودم چییە کە نەتوانم چیلای عەشق بۆ تاریکی داگرسێنم پێم بڵێ من سوودم چییە کە نەتوانم چیلای عەشق بۆ تاریکی داگرسێنم ئیتر بۆچی لە ژیان تا وەکو خۆریەک خۆم بنوێنم ئەی دوامۆ ئەی دوامۆنی شەویڵدا دوور بە لە من تا تواوی نەک فرمێسکی چاوەکانم خامۆشکا پێی نەزانی هاوڕێگات و پرسیاری لێم کرد وتی پێم بڵێ هاوڕێگات و پرسیاری لێم کرد وتی بەدەم لەیلایەکەنتەوە بۆ ئەوەندەگری وتم ڕۆڵە نازانی نازانی نازان خیانەت هات و سەرمی بڕی کیژوانەیەکم خۆشەویست کیژوانەیەکم خۆشەویست وەک کۆترێک دای لە شەقەی باڵ و لە ناکاوە لێ فڕی ئەویش پێی وتم لە دوا وەڵامە وتی گەنجە نابێەوە نەبگری دنیا پێنج و ڕۆژە لە ناکایە ڕۆژێگەبری کۆتری نامەبار بۆ دواکەوتۆی لە سەفار ئەی کۆتری نامەبار بۆ دواکەوتۆی لە سەفار توانێ جوانی یارم توانێ حواڵی یارم لە دووری مامایەوە بەستن لە ژیری زارم
دانشنی ئەم شەو تایبەت بە بابای شێخ حەیدیر چاوانی پاپایەکەی ترەکەم بە قوربانێ ها بۆ هەرێم و یەکچەند ڕای کرد ڕەکانی پاپای کاک ئەحمەد ڕازە عەلی لە مەغریب ڕازە لە مەغریب ئەحەد جان یادی فاتمە چامانی ئەحەد گیان كاكا جاورنا ريزو